بە ناوی سەرۆکی دەزگاکەمان بەڕێز ئیدریس نێچیروان بارزانی سڵاو و ڕێزی هەبوو بۆ خزمەتی هەموو ئێوەی بەڕێز و خۆشەویست و ئێمەی ڕاستپارد کە ئەمڕۆ لە خزمەت ئێوە بین تاوەکو ئەم دوو ڕۆژە هاوڕێیانمان لە نووسینگەی ئاکرێ دەزگای ڕوانگە بە هاوبەشی لەگەڵ مامۆستایانی قەدرگرانی وەرزشی لێرە کە ئەرکیان کێشاوە و هاوکار و هەماهەنگن پێکەوە ئەم خێوەتگایە بکەینەوە بۆ مەبەستی زیاتر پەرەپێدان بە تواناکانی ئێوەی گەنجان لەم سنوورە. ئەو کەسەی کە لە خێوەتگایەک لە تاریکی شەو لە ناو سروشتە ئەتوانێ پاسەوانی خێوەتەکەی خۆی بکە و لە داهاتووشە بێگومان ئەتوانێ پاسەوانی گەل و نیشتیمان و هاوڵاتیان بکە و ئەرکەکانی خۆی زۆر بەباشی بەجێ بگەێنێ. ینی بوو مجاملە نیاز دبێژم ڕاستی ڕوانگە گەڵک کارێت باشێتگیرە بەس ئەوەش یەکیش هەرە باشترین کارێت ڕوانگەیە چونکو ئاواکردنا خانیا و دابینکردنا کەهرەبێ و هەر پێویستیە کادی یا ژیاری کارێت زەڕۆڕینە کارێت ئینسانینە کارێت خێرخوازینە لێبەلێ ئاواکردنا مرۆڤاش وانە هەممیە زەڕۆڕیترە ji ber هەندێ دەرفەتا پێکوەبوونە هەنگوو بخۆ کارێکی زۆر زۆری مەزانە بەس هەنگ بەرە خوب دەنە قیمەتە ئەوڕۆ مەسەلەن خۆشی خۆشەویستی ئازادی وڵاتێ خۆ گەل هەواڵت خۆ گەل دوست و برادرت خۆ تشتێکی کوتە بخۆ ئیرادەیە هەیە تو حەزکەی ببینێ تو حەزکەی ببیستە بەر هەندێ ئەوە بلا دەستپێکە ئاخفتنەوە مەبیت کو ئەم چاوە قیمەتە ئەوڕۆ بزانین ئەوڕۆ چاوە چێ بووە زانە ئەوش هەممیە مهمترە وەختی کاگنی چیروان فکرت کرد و ئێکیش دەستپێکە ئەحتیماماتی دوان فرصت بووە بۆ چێکردنا گەنجێتمە ئەوەژی ئێکیش بەرهەمێتویە کو کاگ ئیدریس و برادرت ڕوانگەژی سەر عینی ڕێیە دچن و هەر ئەو فکرە کو بووە سەرچاوێ هەندێک و ئەوڕۆ مەسەلەن ئەمیشن گوتی داد بینین و مەهەمیە شانسە هەندەیەک و پێک ئەوڕۆ لێرە شعارەوانژی گەلەکە دیارە ئاخر ینی حەوجەی نینە مرۆڤ بەحسی دەزگەهی ڕەوانگە بکات وەختێت بێژیت دیساید و کۆمیت و ساکسیت یعنی بڕیار بدە و پابند بە و دی سەرکەفتن بی ئەوە ڕاستی شعار نینە ڕاستی وەکریشی شانازیەکە مەزەنە بوومە و جەنابێ سەرۆکی لێ دەبەری بووە پێشمەرگ وچەکێ پێشمەرگاتی لێرە هەبێت ئجلای جەنابێوی ناوێ پێشمەرگەی پیرۆزترین و مەزەنترین ناو ناسینی خۆ پێویستی بەگەڕانە بە دوای خودی خۆتە لە خۆ بپرسی بڵێ من کێم ئەمەوێت چی بکەم ئەم گەلک گرنگیە بە پاراستنا ژینگەی بدەین وەکو میدیاکار دەزگایان میدیای کار لەسەر وەیەکە بکەن ڕێکخراوێن NGO کارتێ پەروەردێ تو مامۆستای وەکو پیشەیەکە مامۆستا تو شەی بەتابیە خۆ پەروەردە بکەی بڕەنگێکی ڕێکخستی و جوان گرنگمان گوێندەربووینیە بەڵام سەرشی بەرز دەکەنەوە ڕێڕەی هەوای بکرێتەوە هەندین شەپۆڵێت کوچێت هاتین سەر کورداوە پەیدا بووینە یعنی حتا کوردێت هەبووینە گەچێ بێمال ji gul û govanê her du çavê te reşî belek bêmal wexta wez bêmerim her bêmal sala wef sala sexmela te her du çavê te reşî belek bû kiraz zerde kiraz zerde kiraz zerde kiraz zerde dikana bû divan bû kiraz zerde dikana bû divan bû